وا زنجیرەی ئایفۆن 15 دەکەوێتە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. تاکو ئێستاش کۆمەڵی خەڵک لەسەرەوە هاوڕانین چێ بریکاری فەرمی کۆمپانیای ئەپڵە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. و مناقەشەیەکی زۆر هەیە و قسە و باسێکی زۆر هەیە و هەر کەسە لە ڕاستەوە خۆی بانکشێوە دەکات دەڵێ من بریکارم. ناحەقی و خەڵکەش ناگرم کە سەریان لێ بشێوێت لەبەر ئەوەی هەر کەسە و بە شێوەیەک بانگەشە بۆ خۆی دەکات و بە شێوەیەک دەڵێ من بریکارم و من فرۆشیاری باوەڕپێکرای کۆمپانیای ئەپڵم. ئەمانە و کۆمەڵە قسە و باسی تر پاشکەمێکی تر دەگەڕێنە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لەبێ. من مەنسوور باسم لە تێک پلسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بێ و خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ لەگەڵتانی. ڤیدیۆ ئەمڕۆمان وەکو کۆمەڵێک لە ڤیدیۆکانی ترمان پێداچنەوە هیچ مۆبایلێک نییە و پێداچنەوە هیچ مۆبایلێک ناکەن و قسە و باسێکی گرنگ هەیە لەبەرەوەی چەند ڕۆژێک دوای ئەمە زنجیرەی ئایفۆن 15 بە فەرمی دەکەوێتە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. پێویستە چەند ڕوونکردنەوەیەک لەسەر فرۆشیارە یاخود بریکارە فەرمیەکانی کۆمپانیا بکەین بۆ بازاڕەکان. و هەروەها لە 22 مانگ کە دوای چەند ڕۆژێکی ترە ئەم بەرهەمانە بە فەرمی دێنە بازاڕەکانەوە و بە فەرمیش لە بازاڕەکان بەردەست دەبن. بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵێک بریکاری کۆمپانیای ئەپڵمان هەیە. پێشەوەی بچینە سەر بریکارەکان، کۆمپانیای ئەپڵ ساڵانە 2 بۆ 3 ئیڤنت دەکات یاخود 2 بۆ 3 کۆنگرە دەبەستێت. لە یەکەم کۆنگریان بە فەرمی سیستەمی iOS و سیستەمی کارپێکردنی کۆمپیوتەرەکانی دەخاتە ڕوو و لەگەڵشیدا هەندێک لە بەرهەمەکانی دەخاتە ڕوو وەکو کۆمپیوتەر یاخود وەکو ئایپاد و ئەمانە. لە ئیڤنتی دووەمیشیان کە بە زۆری لە مانجی نو یاخود دەکرێت بە فەرمی زنجیرەی ئایفۆنی نوێ ڕادەگەیەندرێت و لەگەڵ کۆمەڵک بەرهەمی تر وەکو کاژمێر و ئەوانە. جگە لەم ئیڤنتانە یاخود لەم کۆنگرانە کۆمپانیای ئەپڵ هیچ ئیڤنتێکی تر لە هیچ وڵاتێک ناکات لەبەرەوەی ئەو ئیڤنتانێک کە دەیکات لە بارەگای فەرمی خۆی کە لە ئەپڵ پارک لە کالیفۆرنیایە ئەم ئیڤنتانە دەکات و هیچ ئیڤنتێک لەلایەن هیچ کۆمپانیا و بریکارێکی تر لە هیچ وڵاتێک تەنانەت لە خولی عێراقش ناکرێت. هەر کەسێک ئیڤنت یاخود کۆنگرەی ئەپڵ ببەستێت بە ناوی ئەپڵ یاخود بە ناوی کۆنگرەی ئەپڵەوە بێگومان 100% درۆیە و ڕاز ناکەن و دەیانهەوێت فێڵ لە کڕیارەکانی خۆیان بکەن. ئێمە وەکو ڕق یاخود وەکو ئەوەن ڕقمان لە کەسێک بێ قسە ناکەین. ئێمە تەنها ڕاستیەکان دەخینە ڕوو و تەنها ئاماژە بە ڕاستیەکان دەدەین و هەر کەسێک بە ناوی ئەپڵ یاخود بە ناوی هەر شتێکەوە بێت کە پەیوەندی بە ئەپڵەوە بێت ئیڤنت بکات یان کۆنگرە ببەستێت یاخود بە ناوی ئەپڵەوە بەرهەم ببەخشێتەوە وەکو دیاری ئەو شتانە هەر هەمووی سەر لەبەری درۆیە و هیچ ڕاز نییە. ئەگەر من ڕاز ناکەم و ئێوە ڕاز دەکەن فەرموو یەک بەڵگە بهێنە سەر لاپەڕەکانتان یاخود لەسەر ئەو شوێنانێت تۆڕە کۆمەڵایەتەکانی هەتانە بڵاویکەنەوە کە ئاماژە بۆ بدا کە ئێوە ڕێگە پێدراون کە ئیڤنت بکەن یاخود کۆنگرە بەستن یاخود ڕێگە پێدراون کە بە ناوی ئەپڵەوە بەرهەم ببەخشنەوە یان خۆت بە دیاری بیدەنە هەر کەسێکی تر. ئەمانە هیچی ڕاز نین و ئەوە کۆتا قسەی ئێمەیە لەسەر بەستانی کۆنگرە کە تەنها خودی خۆی کۆمپانیای ئەپڵ کۆنگرە دەبەستێت. ئێستا بابێنە سەر بریکارە فەرمیەکانی کۆمپانیای ئەپڵ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. کۆمپانیای ئەپڵ بە فەرمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمپانیایەکەیە کە لە وڵاتی ئیماراتە بە ناوی IBM. بریکاری فەرمی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمپانیای IBM کە ئەویش بریکاری فەرمی بەرهەمەکانی ئەپڵە یاخود بڵێن ڕێگە پێدراوی ئەپڵە کە بەرهەمەکانی بەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڵاو بکاتەوە. لە ڕێگەی کۆمپانیای IBMەوە تەواوی بەرهەمەکانی ئەپڵ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرێنتی و بە پشتگیری کۆمپانیای ئەپڵی ڕاستەقینە دەفرۆشێت و لەلایەن چەند کۆمپانیاکەوە کە بریکاریان وەرگرتووە. واتە کۆمەڵە کۆمپانیای ئێمە ڕاستەخۆ بریکارن لە کۆمپانیای IBM و ڕاستەخۆش کۆمپانیای ئەپڵ پشتگیری و سەپۆرتی کۆمپانیای IBM دەکات بۆ ئەوەی هاوکاری و دابینکردنی بەرهەم بۆ ئەو کۆمپانیانە بکات کە لە عێراق و لە هەرێمی کوردستان فرۆشیاری باوەڕپێکراوی کۆمپانیای ئەپڵن. ئەو فرۆشیارانی کە باوەڕپێکراوی کۆمپانیای ئەپڵیشن ئەوە قسەی من نییە. لە ناو سایتی کۆمپانیای ئەپڵ ئاماژەی بە هەموو بریکارەکان داوە. ئێستا ئێمە بانەڵێن پێشەوەی من قسەکەم بکەم و یان تەواوی کەم کۆمەڵە خەڵکی دەیەوێت کۆمنت بنووسێ بڵێ تۆ ڕاز ناکەی.
نەخێر من ڕاست دەکەم هەموو شتێک سەلماننەوە وەرن سیرکەن. با بچینە سەر گوگل تەنها بنووسە ئاپل عێراق. ئەلێرەدا 11 لۆکیشنمان دەداتێت کە بەریکاری باوەڕپێکراوی فرۆشتنی بەرهەمەکانی کۆمپانیای ئاپڵن. بە هەر 11 لۆکیشن بکەینەوە یاخود هەر 11 شوێن بکەینەوە بزانین کوێیە. ماستەر گروپ یەکەم فرۆشیاری باوەڕپێکراوی بەرهەمەکانی ئەپڵە کە لۆکیشنەکەی کەوتۆتە زاگە مۆڵ لە شاری هەولێر. دووەم دانیان جیبال زۆنە لە کۆتری سەلام. سێم دانیان ئلکترۆمۆڵە کە لەسەر شەقامی 6 مەتریە. چوارم دانیان بە هەمان شێوە جیبال زۆنە هەر ئەویش لەسەر شەقامی 6 مەترێ لە شاری هەولێر. پێنجەم دانیان ئای سنتەرە کە ئەویش کەوتۆتە گەڕەکی بەختیاری. با بینە سەر شەشەم دانەشیان بە هەمان شێوە ماستەر ستۆرە کە لۆکیشنی ماستەر ستۆر کەوتۆتە شەقامی 100 مەتری بەرامبەر فڕۆکەخانەی هەولێر. حوتەم دانا بە هەمان شێوە ماستەر ستۆرە کەوتۆتە گراند ماجدی کە مۆڵەکی نوێیە لە سەر شەقامی مەسیف سلاحەدین و لە نێو مۆڵەکەدا ستۆرێکی جوانیان کردوتەوە. هەشتم دانا بە هەمان شێوە ئەلکترۆمۆڵە کە ئەویش بە هەمان شێوە لۆکیشنەکەی کەوتۆتە گراند ماجدی لەسەر شەقامی مەسیف سلاحەدین. نۆیەم دانیان جیبال زۆنە کە کەوتۆتە شاری مووسڵ. دێم دانیان بە هەمان شێوە جیبال زۆنە کە کەوتۆتە شاری کەرکووک. باشە ئەوە ماستەر ستۆر بە هەمان شێوە ستۆرێکی تریشی لە شاری کەرکووک هەیە و ئەوانەی ئاماژەم پێدا ڕاستەوخۆ لە نێو لۆکیشنی کۆمپانیای ئەپڵ جێگیر کراوە و فرۆشیاری ڕاستەقینەی کۆمپانیای ئەپڵن یاخود بڵێن فرۆشیاری باوەڕپێکراوی کۆمپانیای ئەپڵن بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. جگە لەم 11 شوێنەی من ئاماژەم پێدا هەر کەسێک بەرهەمەکانی ئەپڵ بفرۆشێت بە ناوی ئەپڵ یاخود بڵێ من بریکارم یاخود هەر ڕێکلامێک یان بانگەشەیەک بۆ بەرهەمەکان بکە کە بە ناوی بریکار ئەوە هیچ چیڕاز نییە و سەرلەبەری درۆیە و ئەوەی ئێمە لێرە ئاماژەمان پێدا باوەڕکەن بێلایەنگری هیچ کۆمپانیایەکە هەر 11 کۆمپانیا یاخود هەر 11 لۆکیشن خۆی لە ڕاستیدا 5 بۆ 6 کۆمپانیایە بەڵام لۆکیشنی زیاتریان هەیە کە بۆتە 11 شوێن. هیچ کام لەم کۆمپانیانە پشتگیری ئێمەی نەکردو بۆ ئەم ڤیدیۆیە و هاوکاری ئێمەی نەکردو بۆ ڤیدیۆیە و پارەشی نەداواتە ئێمە بۆ ئێمە ئەو ڤیدیۆیە چاپ بکەین و ڕێکلام و بانگەشەیان بۆ بکەین. تەنیا بۆەوە خستمانە ڕوو کە ئەمانە بە فەرمی فرۆشیاری باوەڕپێکراوی بەرهەمەکانی ئەپڵن بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان و ئەو بەرهەمانەی بە تایبەت ئایفۆن کە لەم شوێنانە بەردەست دەبێت بە هەمان نرخی بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵەکە لە وڵاتی ئیمارات و لە وڵاتە عەرەبیەکان بەردەست دەبێت و هیچ جیاوازیەک لە نرخەکەی نابێت و بە هەمان شێوەش بەرهەمەکانیان هەر هەمووی پێی دەڵێن کارتۆن عەرەبی و یەک سیمکارتی ئیفسیمە. ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوون لەسەر بریکار و فرۆشیارە ڕاستەقینەکان و باوەڕپێکراوەکانی کۆمپانیای ئەپڵ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. ئێمە هیچ ترمان نەماوە بیڵێن تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکە و لایک و شێری ڤیدیۆکانتان بیر نەچێت بۆ زۆرترین کە سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بێت. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.